جەماوەرێک کە ئەزموونی دوو ڕژیمی پەهلەوی و ئیسلامیان هەیە ناچنە ژێرباری دەسەڵاتی موجاهیدینی و ڕەزاشایی. پاش 43 ساڵ گەندەڵی و سەرەڕۆیی ئیسلامی کە ملیۆنان کەسیان لەگەڵ هەژاری، بێکاری، هەڵاواردن، بێمافی و خەفەقان بەرەوڕوو کردووە، ئێستا زۆربەی هەرە زۆری خەڵکی ئێران نەتەنیا خوازیاری گۆڕینی ڕژیمی ئیسلامین، بەڵکو ملیۆنان کەس لە کرێکاران، معەلیمان، خانەنشینکراوان، خەڵکی کوردستان و کەمینە ئاینی و نەتەوەیەکان و ژنان و لاوان شێلگیرانە خەبات دەکەن بۆ ئەوەی ئەم نیزامەوەی شومە ئیسلامیە لە گۆڕەپانی سیاسی ئێران بسەرنەوە و خەڵک بە ئازادی و عەداڵەت و مافی ئینسانی خۆیان بگەن. لە ئاوا هەلومەرجێکدا ڕێکخراوی موجاهیدینی خەڵک بە ڕاکێشانی کۆمەڵێکی بەکرێگیراو بۆ ئاڵبانی و بانکهێشتکردنی سیاسەت وانانی ڕۆژئاوا بە هەزینەی ملیۆن دۆلاری هەوڵ دەدات خۆی وەک جێگرەوەی کۆماری ئیسلامی نیشان بدات و ئەو جەماوەرەی کە پتر لە چواردەیە لە دژی یاسای کۆنەپەرستانەی ئیسلامی خەباتیان کردووە بکشێنێتە ژێر باری دەسەڵاتێکی ئیسلامی، ئەمجار بە خوێندنەوە و پێناسەی تاییفی مەزهەبی موجاهیدین. ئەمە بەواتای لە چاڵێک هاتنە دەر و کەوتن ناو چاڵێکی تر و دووپات بوونەوەی هەمان کارەساتی مەترسیداری 43 ساڵەی حکوومەتی ئیسلامیە. دیوەکەی تری موجاهیدین پاش ماوە تونندڕەوەکانی سەڵتەنەتی ڕووخاوی پالەوین کە بە ئاشکرا و بەبێ تەعارف چەکەکانیان دەمەزەرد کردووەتەوە و سەرجەم دژبەران و نەیارانی گەڕانەوەی نیزامی سەڵتەنەتی وەک کۆمۆنیست، جیای خواز، ئیسلامگەرا و فاشیست پێناسە دەکەن و خوازیاری بەشداری پێنەکردنی ئەوان لە پرۆسەی سیاسی سبەی پاش ڕووخانی کۆماری ئیسلامین. بەرپرسان و وتەبێژانی ئەم ڕەوتا کۆنەپەرستە بە ئاشکرا دەڵێن کە لە دەورەیەکی دەساڵەی گواستنەوەی دەسەڵاتدا نابێت هیچ هەڵبژاردنێک بەڕێوە بچێت و لە سەدەی 21دا تاقم و گروپێک وڵات بەپێی یاساکانی سەرەتای سەدەی ڕابردوو بەڕێوە ببن. ئەم دوو بەشە ئۆپۆزیسیۆنەی حکوومەتی ئیسلامی واتە موجاهیدین و سەڵتەنەت خوازان خاڵی هاوبەش و تایبەتمەندی وەک یەکیان هەیە. بوونی پوڵ و سەرمایەیەکی زۆر و زەوەندی ماڵی کە سەرچاوەکەیان بۆ هیچ کەس ڕوون نییە و بۆ خۆشیان هیچ کات حازن نین ئاشکرای بکەن. کۆکردنەوەی سیاسەتوانانی ڕۆژئاوایی لە میتینگ و کۆبوونەوەکانیاندا بە پشتیوانی ڕاگەیاندنەکان و سەرفی هەزینەیەکی لە ڕادەبەدەر و نیشاندانی شانۆگەریەکی لەم چەشنە بە خەڵک کە گۆیا پاڵپشتی دەرەکیان هەیە. ئەم دوو بەشە ئۆپۆزیسیۆنەی حکوومەتی ئیسلامی هەردووکیان جێگە و پێگەیەکی ڕەش و پڕ لە ڕسواییان لە مێژووی هاوچەرخی ئێراندا هەیە. یەکێکیان لە پاشماوەکانی دەسەڵاتێکی گەندەڵ و سەرەڕۆیە و دەستیان بە خوێنی لاوانی ئێران سوورە و ئەوی تریان بۆ ماوەی چەند ساڵی سەرەتای ڕژیمی ئیسلامی کاسەلیس و لایەنگرانی ئەو ڕژیمە بوون و بە بەشی خۆیان لە بەدەسەڵات گەیشتنیدا دەوری بەرچاویان گێڕا. ئەمڕۆتا پاش ئەوەی کە نەیتوانی لەگەڵ ڕژیمی کۆماری ئیسلامی هاوپەیمان بن بوون بە ئامرازی دەستی سەدام حوسەین و حکوومەتی بەعسی عێراق. لەو ساڵانەدا کە ئۆپۆزیسیۆن بوون کوپیەک لە حکوومەتی ئیسلامیان ئەویش لە شکڵێکی زۆر زیادەڕۆیی و پێکەناویدا لە خۆیان نیشانداوە. هەردوو بەشی ئەم ئۆپۆزیسیۆنانە حکوومەتێکی ئیسلامی تا سەر ئێسقان نادیموکراتیکن. هەردووکیان دوژمنی سەرسەختی ئازادی بێشەرت و مەرجی سیاسین. لەگەڵ سۆسیالیستەکان کرێکارانی پێشڕۆ و بزوتنەوەی کرێکاری و لەگەڵ مافی دیاریکردنی چارەنووسی نەتەوەکانی نیشتەجێی ئێران دوژمنایەتێکی ئاشکرا و جێکەوتوویان هەیە. بێگومان جەماوەری خەڵکی کوردستان و ئێران کە خاوەنی ئەزموونێکی 100 ساڵەی ژیان و خەبات لە دوو نیزامی سەڵتەنەتی پەهلەویەکان و دەسەڵاتی ئیسلامیدان نەچیتر حکوومەتی ئیسلامیان دەوێ و نەگەڕانەوە بۆ نیزامی ڕووخاوی سەڵتەنەتی قبول دەکەن. دیاریکردنی نیزامێکی دەسەڵاتداریەتی جێگرەوەی ڕژیمی ئیسلامی لە کەشێکی ئەمن و ڕێفڕاندۆمێکی ئازاددا مافی بێ ئەملا و ئەولای جەماوەرێکە کە سەدەیەک خەباتیان کردووە بۆ ئەوەی لەستەمی شێخ و شارڕزگاریان بێت.
ئازادی و بەرابەری و خوشکۆزەرانی بۆ هەر تاکێکی کۆمەلگا، بەرابەری ژن و پیا و لە هەر بوارێکدا و لەناو بنەماڵە و لە ئاستی کۆمەلگا، مافی دیاریکردنی چارەنووس بۆ هەموو نەتەوەکانی نیشتەجێی ئێران و دابینکردنی هەلومەرجێکی ئینسانی بۆ یەکێتی و یەکگرتووی دڵخوازانەی ئەوان و بۆ دامەزراندنی دەسەڵاتدارەتی شوراکانی خەڵک، هەمووی ئەمانە لانی کەمێکن کە حکوومەتەکانی جێگەی مەبەستی مجاهدین و سەڵتەنەت خوازان نا دەیان هەوێ و نەدەتوانن دابینیان بکەن. جەماوەرێکی کە خاوەنی ئەزموونی تاڵ و کارەساتباری خومێنی و وەعدە و بەڵێنە پوچ و بێناوەڕۆکەکانی ئەون کە دواتر بەڕاشکاوی و بێشەرمانە ڕایگەاند لە ئیسلامدا درۆ حرام نییە و ئەویش بۆ گەیشتن بەردەسەڵات گزی و فریوکاری کردووە، ئەمڕۆ ئیتر چاوکراون و فریوی درۆ و دەلەسەی لەو چەشنە ناخۆن. جەماوەرێکی کە ئەزموونی جینایەتی ڕژیمی پەهلەوی و ئیسلامیان هەیە، ناچنە ژێرباری دەسەڵاتێکی مجاهدینی و ڕەزاشایی.